بەڵێ سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ 19 ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 11 ئۆکتۆبری 2022 زاینی بە 26مین ڕۆژ لە ئێعتسابات بە بەرنامەی ڕاستەوخۆ بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کوردستان و ئێران بە گشتی لە خزمەتانداین. هەروەک ئاگادارن خۆپیشاندان و ناڕەزایەتی هەتا ئەمڕۆکەش هەروە بەردەوامە. ئێمە بەم بەرنامەیە هەوڵمان داوە ڕاستەوخۆ میوان داوەت بکەین و لەسەر راپۆرت و لەسەر هەواڵەکان و ڕووداوەکان ڕۆماڵی ئەمانە بکەین و وێنە و ڤیدیۆکانی کە خۆشتان دەینێرن بۆمان بیگەینە دەست هاوڕیانی و تاقفەرمان و بڵای بکەنەوە ئێوەشی لێ ئاگادار بکەین. ئێستا بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ بە تایبەت هاوڕێ زانا سەعیدزادە بەرپرسی پەخشی تلڤیزیۆنی کۆمەڵەمان لەگەڵدایە تا زانیاری زیاترمان سەبارەت بە ئەمڕۆ پێ بدا. هاوڕێزانە ئەم کاتت باش، زۆر سپاس دووبارە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆدا کرد. زانیاریەکانی ئەمڕۆمان پێ بڵێ و بزانین ئەمڕۆ ڕووداوەکان چۆن بووە لە کوردستان و لە ئێران بەگشتی. سڵاو ڕێز بۆیەوە هاوڕێ ئەمیری خۆشەویست و هەروەها بینەرانی بەڕێزی تلڤیزیۆنی کۆمەڵە. لە ڕاستیدا هاوڕێ ئەمیر هەر جۆرەی کە پیشبینیەکرا ئەو ڕۆژ دووبارە خەڵک لە کوردستان و بەگشتیش لە سەتحی ئێرانە لە سەر شەقامەکان بوون و بە ڕێگاهای جۆرا و جۆر خۆپیشاندانیان نیشاندا و ناڕەزایەتی خۆیانیان دەربڕی. ئێمە ئازانین کە سنە ئێستا چەند شەوە کە بارودۆخێکی زۆر ئەمنیەتی بەسەردا حاکمە گیانبەخکردووی داوە و هەروەها هێزە ئەمنیەتیەکان زۆر وحشیانە لەو شارە خرێکی سەرکوتی لاوەکانن. ئەم ڕۆژ هەواڵمان پێگەی کە بازم لە شاری سنە خۆپیشاندان بەردەوامە هەتا لە راپۆرتێکە کە باس کراوە وتراوەکە وەزیری کشوەر زاهران سەردانی شاری سنەی کردووە. راپۆرتێکیش دوێنێشەوە بڵاوبووە کە وا دیارە فڕۆکەیەکی جەنگی لە فڕۆکەخانەی شاری سنە نیشتووەتەوە. ئەمانە هەواڵەکانی دوێنێشەوە ئەڵبەتە لە شاری سنە نیشتووەتەوە و ئێمە ئەزانین کە فڕۆکەخانەی شاری سنە فڕۆکەخانێکی نظامی نییە، بەڵام دیارە بۆ ئێستا جێبەجێکردنی هێز بێت یا سەرکوتێکی زیاتر فڕۆکەی جەنگی لەو فڕۆکەخانەیە نیشتووەتەوە. پێش لەوەی کە هێمکەین بە خەولێک باس لە ئەقساب و ئەترازاتەکانی سەراسەریکە من ئاماژەیەکی تایبەتی بە کوردستان بدەم کە ئەوڕۆ وێنەمان بۆ هات کە لە شارەکانی سەقز، مەهاباد، بانە لەم شارانە قوتابیان بە تعتیلبوونی قوتابخانە هاتبوونە سەر شەقام و دروشمی ژن ژیان ئازادی مەرگ بەر دیکتاتۆریانوتەوە. پاشەوە هەرە جۆرەی کە ئاماژەم پێدا ئەمڕۆ لە شاری سنە ناڕەزایەتیەکان بەردەوام بوو و وێنەهایەک بڵاو بووە کە لەو وێنانە هێزە سەرکوتگەرەکان دیارە تەقیان لە خەڵک کردووە. شاری بانە ئەمڕۆ غەوغا بوو، یان توانین بڵێن لاوەکان هاتبوونە سەر شەقام و دروشمیانەوتۆ بەدژی عەلی خامنەی و کۆماری ئیسلامی. و لە شاری سەقز دیارە هەر لە بەیانیەوە هێزی سەرکوتگەرێکی زۆر لە سەر شەقامە جێگیر کرابوون. ئەمە کارێکە کە چەند ڕۆژە ڕژیم لە سەتی شارەکانی کوردستانایەکە، بەڵام ئەمڕۆژ لاوەکانی شاری سەقز هاتنە سەر شەقام و خۆپیشاندانیان ئەنجامداوە. ئێستاش ئەو خۆپیشاندانە هەر بەردەوامە. وێنەیەکیش بڵاو بووە لە شاری دیواندەرە، بەڵام ئێمە نەمانتوانی تەئیدی بکەین کە ئەم وێنەیە هینی ئەوڕۆیە یا هینی ڕۆژانی پێشووترە، بەڵام ئەو وێنە نیشانیەدا کە چەند لاو خرێک بوون بەرخۆدانیان بەرامبەر بە هێزە سەرکوتگەرەکانە کرد، بەڵام ئێمە نەمانتوانێت تا ئێستا تەئیدی بکەین کە ئەم وێنەیە هینی ئەوڕۆیانە. لە شارەکانی ئێران، یعنی جگە لە کوردستان و هاوشان لەگەڵ کوردستانە، لە تەبرێزە ئەو شەو خۆپیشاندان بووە و ماشینێکی ئاتەشنیشانی کە دیارە هێزە سەرکوتگەرەکانیان پێجێبەجێ کردووە و بۆ سەرکوتی خەڵک بەکاریان هێناوە لەلایەن خۆپیشاندەرانەوە ئاگری تێبەر بوو. هەروەها لە خیابانی بەریانەکی تاران قوتابیان هاتبوونە سەر شەقام و دروشمی مەرگ بەر دیکتاتۆر و ژنجیان ئازادیانەوەتەوە. شتێکە ئێستا زۆر بەلای منەوە گرنگاوە تایبەت ئەوەیە کە ئێعتسابەکان لە ناو ئەسنافا خەریکە پەراسێنێتەوە. ئەمە
خاڵێکی زۆر گرنگە و ئەمڕۆ ئەزانین کە دوێنێ پێترۆشیمی ئەسەلویە بە ئەمە پێوەست بوو. ئەمڕۆ تەجەمۆی ئەقتصابی کرێکارانی فولادی کاوەمان بوو لە هۆرموزگان و هەروەها کامیۆندارانی بەندەر عەباس بەم مانگرتنە پێوەست بوون و ئێمە پامێکشمان لە باشووری ئێرانەوە بۆ هاتووە پارێزگاکانی باشووری ئێران کە دیارە جوێکی یەکجار ئەمنیەتی بەسەر ئەو شارانەوە حاکمە و هەروەها چەند کەسیان لە کاریگەرانی پێترۆشیمی دەست بەسەر کردووە و ویستویانەکە مانگرتنەکان پێ بشکێنن وا دیارەکە ئەم شەو لەو شارانی باشووری ئێرانیش پارێزگاکانی باشووری ئێرانیش ئێمە خۆپیشاندان و مانگرتنمان هەر ئەبێت و بەردەوام بێت. جا ئەگەر زانیاری کە و شتی نوێشمان پێگەی حتمما لە درێژەی بەرنامەکە ئەگەر مەجال بوو ئێمە دووبارە ڕایگەێنین بە بینەرانی ئێوە و ئەگەریش مەجال نەبوو ئەتوانن بینەرانی خۆشەویست لە ڕێگای سایتەکانی کۆمەڵە.org cp-iran.net پەیام.net و هەروەها سوشیال میدیای ئێمە کاناڵی تەلگرامی کۆمەڵە میدیا نێتوەرک، ئینستاگرامی کۆمەڵە میدیا و فیسبووکی کۆمەڵە میدیا نوێترین هەواڵە و زانیاریەکان لێ ببینن. زۆر بەڵێ هاوڕێزانە یەک پامێکمان بۆ هاتووە داواکارییان هەیە لە کۆمەڵە میدیا بەتایبەت لە تۆڕی ئینستاگرامەوە وتوانە ئەگەر دەکرێت لەحزە بە لەحزە ئەم کلیپانەی کە دەگا بەدەستیان نووسێتی وەکو مەسەڵەن بڵین لە شارێک ئەگەر چواردانە کلیپدا دەنێردرێت هەر هەمویانی دانێن وەکو باقی ئەم کاناڵانەی دیکە داوا دەکەین لە کۆمەڵە میدیاش ئەم کارە بکە. ئەمە بینەرێک ئەم داواکاریی بووە کە خۆتان کەلان ڕاستەوخۆ لەگەڵمانیتون بابێوەشی ڕابگەینی. حتمما زۆر سپاس بۆ بینەرە حتمما تێبینیەکەی لە بەرچاوە دوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێزانە حتمما لە مەجالدا دووبارە دێینەوە زانیاری زیاترت هەر لێ وەردەگرین. زۆر سپاس و بەشداریت. سپاس بۆ داوەتیەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز هەروەک هاوڕێز زانا سەعیدزادە کە بەرپرسی پەخشی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیە و بەردەوام هەواڵەکان پەیگیر دەکات و داشی دەنێ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆپیشاندان و ناڕزایەتی هەتا ئێستا لە زۆربەی شارەکان بە تایبەت لە کوردستان هەروە بەردەوامە. هەرو جۆرێک کە هاوڕێزانە وتی دوێنێ کرێکارانی پێترۆشیمی بوشێر مانگرتنیان ڕاگەیان بوو و ئەمڕۆژ کامیۆندەرانی بەندەرعەباس و یەک دانە دیکەشی کورد کە بەداخۆ من ناوەکەی نەنووسی هیوادارین کە ئەم بەشی کرێکاریانە وەکو بزوتنەوە پەیوەست بن بەم خۆپیشاندان و هەم مانگرتنانەوە. بینەرێکمان لە شاری بانە پامێکی ناردووە نووسێتی سڵاوتان لەبێت هەر ئێستا لە فەلەکەی مرۆتی تا ئامۆزش و پەروەرش گیراوە. کوچەکانی پشت ئامۆزش و پەروەرش یەک نەفەری تیانە پڕە لە لیباس شخصی وتم با لەم بەرنامەدا پێتان بڵین کە هەموو لاوان و هەموو خەڵکی کە لەسەر شەقا من ئاگادارکەنەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەکە لە بانەوە پامی بۆ نادین. بەڵێ بینەرێکی تریش پامی بۆ نردوون نووسێتی سلااو من زۆر بە سەختی توانیمە ئانلاین بم ئەگەر پامەکەم تانگرت بۆ ئەو کەسانی کە گوێی لە ڕادەگرن ئەرساڵی پەنیا و کەسانی کە مخاتەبتانن هەموو لەم پامەدا نووسیمانە چون بە ئینتەرنێتی تەلەفۆنیشەوە وەسڵە نووسێتی کامیۆندارانی بەندەرعەباس و چەندانە لە پێترۆشیمی ئەسەلویە تەزاوڕاتیان کردو هەرو جۆرەی هاوڕێزانە ئێستاکەش بۆ خۆی ئاگاداری کردین. نووسێتی زۆر یەک لە ناوچەکان ئینتەرنێتی نییە لە دوانیوەڕۆ یەکدانە پەروازی ئۆرژانسیش لە ئەسەلویەوە بە بەرپرسانی سپا بە تاران گەیشتووە. پەیامەکەی زۆرە بە فارسیش نووسویەتی من ئەلانە دەگەێنمە دەست هاوڕیانی بەشی ئۆتاق فەرمان کە هەر ئێستا ئەم هەواڵە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دابنێن. ڤیددیۆیەک ببینن دێنەوە خزمەتان. امروز سه‌شنبه روزه مهر و تا پالایشگاه آبادان اعتراض کردند.
امروز سه‌شنبه روز مهر و تا پالایشگاه آبادان اعتراض کردند. امروز سه‌شنبه روز مهر و تا پالایشگاه آبادان اعتراض کردند. امروز سه‌شنبه روز مهر و تا پالایشگاه آبادان اعتراض کردند. امروز سه‌شنبه روز مهر و تا پالایشگاه آبادان اعتراض کردند. برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای قرصای اعصاب و بیخوابی، برای مرد میهن آبادی، برای دختری که آرزو داشت پسر بود، برای زن زندگی آزادی، برای آزادی. راحت نکۆڵانی ساماوە بۆ ترس و ماچەتێک کاڵاوە بۆ خوشکی من و خوشکی تۆ خوشکەکانمان بۆ دارزان و گۆڕانی مێشکەکانمان بۆ ڕوو زەردی و سیای و گیفانی خاڵی بۆ باوک و نەداری و ژیانی تاڵی بۆ مناڵی کار و دەستفرۆشی بۆ کۆڵبەر و ژنی هەتی و لە کۆشی وای چی بۆ گۆڕستانی ئاوات بۆ
بۆ جادە قەیدار و بووکانی بێزاوە زیندان و کەلەپچە و گوناحی نەکرد و خۆشینەوە و درود زەنجیانی بەبرد و بۆ ناڵە و گریانی بێ کۆتایی بۆ نیگاری دووبارەی ڕاهایی بۆ پێکەنینی ڕوخساری ماندوو بۆ خوێنگە و خوێندەوەر بۆ داتوو بۆ حوکمی ئەم باشتە ئیجبارە بۆ هەموو غەیرە تکرارە بۆ نوخبەکانی زیندانی بۆ ناڵەکانی ئەفغانی بۆ کرماشان و ڕووخان و وێرانە ماڵی بۆ درۆ و درۆشم و ئاردانی تو خاڵی بۆ کەوتە خوارەوەی فڕۆکە بە قەستی بۆ ئارامبوونەوە و بێهەستی بۆ تیشکی هەتاوی لە دوای شەوی سەرکەوتن بۆ قورسی ئاساب و سەرێشە و خەوتن بۆ کچەی کوڕبوون بوو بە ئاواتی بۆ ژن و ژیان و ئازادی بۆ ئازادی بۆ ئازادی نه به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه 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 به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به عمامه ها، نه 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 به گشت ارشاد خصم زنان آزاد، نه به دیکتاتورها، نه نه به زجر و زندان، نه به ضد انسان، نه به جیغ خورها، نه نه به نوح خانی دشمن شادمانی، نه به مدح و مداح، نه 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 به دین زوری، نه به بیشعوری، نه به اشک تمساح، نه 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 به کشت و کشتار کار بسیج و پاسدار، نه به حکم اعدام، نه 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 به آقازاده که حاصل فساده، نه به کل نظام، نه 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 به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه 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 به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به عمامه ها، نه 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 به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه 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 به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به عمامه ها، نه 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 به گشت ارشاد خصم زنان آزاد، نه به دیکتاتورها، نه نه به زجر و زندان، نه به ضد انسان، نه به جیغ خورها، نه نه به نوح خانی دشمن شادمانی، نه به مدح و مداح، نه 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 به دین زوری، نه به بیشعوری، نه به اشک تمساح، نه 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 به کشت و کشتار کار بسیج و پاسدار، نه به حکم اعدام، نه 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 به آقازاده که حاصل فساده، نه به کل نظام، نه 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 نه
نه به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه نه نه، نه به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به عمامه ها، نه نه نه. برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم خواهرت خواهرامون، برای تغییر مغزا که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر. بەڵێ بینەرانی ئازیز با بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتان دایم بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ و خۆپیشاندان و ناڕەزایەتی لە کوردستان و بەگشتی لە ئێران. ئێمە ئێستاکە لە ڕێگای تەلەفۆنەوە میوانێکمان دەبێت کاک جعفەر تیکانتەپە کە لێرەدا ئێمە هەواڵێک تاوتوێ دەکەین لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵمان دەبێت. کاک جعفەر ئەم کاتتان باش، دەنگی منتان هەیە؟ بەڵێ ئێستاکەش لە ڕێگای تەلەفۆنەوە بەڕێز کاک جعفەر تیکانتەپە هەڵسوراوی سیاسیمان لەگەڵە چەند پرسیارێکمان هەیە ڕاستی دەکەین کە وەڵام بەم پرسیارە منم بەدهاتەوە. کاک جعفەرگیان بەڕێستان لەگەڵ چەند کەسێکی دیکە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە بانکێشکردنێکدا لایەنە سیاسیەکاندا بانگێشتێکتان کردوون بە مەبەستی تاوتوێکردنی کۆدەنگی و سیاسی و هاوهەڵستی. ئەم کۆبوونەوەی بۆچی بوو و زەرورەتی ئەم کۆبوونەوەی بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا ڕێزم هەیە بۆ جەناب و کانەقە بەڕێزەکەتان و هەروەها ڕێگەی ئێوە بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە و هەروەها خۆشەویستیم هەیە بۆ هاوڕێی بەڕێزم کاک بورهان یاسین کە پێم وایە بەشدارە لەم کۆڕەیە. بەڵێ ئێوە زانین کە خەڵکی ڕۆژاڵە هاتوو دەچن ئەم ڕژیمە دیکتاتۆرە دەرەتانی لێبڕاوە هاتوونەتە شەقامەوە بە مانگرتن و بە خۆپیشاندان ناڕەزایەتی خۆیان بە شێوەیەکی هێمنانە و متەمەدنانە دەرەبڕن بەبێ ئەوەی کە جیاوازیە حیزبی هەست پێ بکەن، بەبێ ئەوەی کە تعلقاتی حیزبی لەبەرچاو بگرن، هەموو پێکەوە خۆپیشاندان و مانگرتنەکەن. لە هەلومەتیشی هەوایە شیاو نییە لە حیزبەکانی ئێمە ئەگەرچی هەمویان کۆکن لەسەر هەڵوێستێکی هاوبەش کە داواکردنە بۆ خۆپیشاندان و مانگرتن شیاو نییە و لە شانی ئەو خەڵکە ڕاپەریوەیان نییە کە نەتوانن پێکەوە بانگەوازێکی هاودەن ئاراستەی خەڵکەکەیان بکەن. ئەم پەشوبڵاویە لەلایەک بۆی نیگەرانی و ناخۆشیە بۆ خەڵکەکە و لەلای شۆمای دڵخۆشی داگیرکەران و ئەو کەسانن کە حەز بە سەرکەوتنی گەلەکەمان ناکەن. ئێمە لەم هەلومەت لە ناسکەدا کە ڕووداوەکان بە خێرایی لە ئاڵ و گۆڕان هەستمان لەوە کرد کە دۆخەکە هەتا بڵێ هەستیارە بۆ بەرپرسایەتیەکی مێژوویە خاتە سەر شان حیزبەکانمان. ئەگەر بێت و ئەم دەرفەتە بە شێوەیەکی شایستە نەقۆزنەوە بەرپرس دەبن لە مقابلی مێژوو گەلەکەمانە. بەو پێ و بە هەستکردن بەو بەرپرسایەتیە بوو کە ئێمە وەک کۆڕێکی 4 نەفەری دڵسۆز بە نیشتمانەکەمان نامەیەکی سەر ئاواڵەمان ئاراستەی
هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کردن و داوامان لێکردن کە لە کۆبوونەوەیکی گشتیدا ئەو هەڵوێستی و کۆدەنگی خۆیان گەلی کورد بزێکێن نیشانی بدەن بۆی کە بتوانن لەم هەلومەرجە ئەستەم و ناسکەدا ئەو بەرپرسایەتیەک لە سەرشانیانە بتوانن بیدەچێن و نیشانی بدەن کە وەک گەلێکی وەک هێزگەلێکی یەکگرت و دۆست و دژمن خۆیان نیشان بدەن لە پێ ئەو کە داویستە بوو بەو ناومان نووسی و ناومان طریقی سوشیال میدیاوە ئاراستەی حیزبەکانمان کرد بۆ خۆشیەوە چەند لایەنی حیزبی وەڵامی ئەرێنیاندایەوە کە جێگای دەستخۆشی و هێزانین و مایە دڵگەرمی خەڵکەکەمانە. کاک جەعفەر پرسیارێک ببەخشە من هاتمە ناو قسەکانتانەوە باسی وەڵامی نامەکەتان کرد پرسیارەکەی من لێرەدایە لایەنەکان تا چ ئاستێک و چۆن بەدەم ئەم خواست و بانکێشتەی ئێوەدا هاتوون وەڵامیان بەگشتی چۆن بوو یاسم بڵین لایەنە سیاسەکان وەڵامیان بەم بانگەشتەیەکردنی ئێوە چۆن بوو تا ئێستا بۆ ئێمە و بینەرانیشی ئاگادار بکەین. بەڵێ تاکو ئێستا سێ لایەن وەڵامی ئەرێنیان داوە. پێشە پارتی ئازادی کوردستان بە پێشوازی بانگەوازەکەەوە هات. بەڵێ دوای ئەو کۆمەڵە ڕێکخراوی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەویشە بە شێوەی ڕەسمی بە دەنگی بانگەوازەکەەوە هات و تەنانەت ئامادەجی خۆشی دەربڕی بۆ میوانداری حیزبەکان و پاش ئەوە ناوەندی هاوکاری حیزبەکانیش ئەوانیشە بە سوورەتی ڕسمی ڕایانگەیان پێمان کە ئەوانیش هەر پێوەوەن کە ئەو ئەرکە بەرنەسەر و بەزوی ئەوانیش داوای کۆبوونەوەی حیزبەکانەکە ئەوە جێگای دەستیە بۆ خەڵکەکەمانی. بەڵێ بەڵێ کاک جەعفەر ئەگەرە سیاسەکان چۆن دەبێت داهاتووی ئەم ئاخێزە چۆنە بیننەوە؟ ئەم ڕاپەڕینە 25 ڕۆژی خۆی تەیەکە. بەڵێ خاڵی گرنگەکان ئەوەیە کە سەراسەری بە تەواوی مەنتەقەکانی ئێرانی گرتەوە. ئەڵبەتە لێرەدا ئەبێ ئەوە بترکێت کە مەرجێژینای خۆشەویست کە بوو بە پڵێسەیەک بۆ داگیرشتانی ئەمە ئاگری شۆڕشە یەکێک لە فاکتەرە سکیەکانی بوێری دایک و باوکیژی نابوو کە توانیان هەڵوێستێکی ژیرانە و کوردانە نەیان هێشتکە ئەو مەسەلەیە جمهوری ئیسلامی سەرپۆشی لەسەردانێ و وەک جنایەتەکانی تی بتوانێت لە چاو خەڵکی بشارێتەوە. ئەڵەکە زەمینەی شۆڕژێڕی و یەکگرتوویی و خەباتی خەڵکی کوردیش ئەستەری مناسبێ بوو بۆ ئەوەی کە ئەم خەباتە ئەم ڕاپەڕینە لە کوردستانە پڵەسێ بسێنێ و سەرتاسەری ئێران بڵاو بێتەوە. ئەگەر سەرەتا قوتابیان و دانیشتووەکانی دانیشگاکان بوون و خەڵکانێک پێیان وا بوو کە ئەم ڕاپەڕینە ناتوانێت ببێتە بە ئینقلابێک چونکە چینی مامناوەندی بەشداری ناکاتیایە و هێشتانە هاتەکایەوە بەڵام ئێستا دەرەکەوێت بە هاتنی کرێکارانی صنایع پێترۆشیمی و کرێکارانی نەفت و هەروەها کرێکارانی فازی شواری پارسی جنوبی ئەم تەکانە گەورەیاندا لە کۆماری ئیسلامی پشتیان هێنا لەرزە و ئێستا ئیمڕۆ ئەگەر سەرنجستان دادێت زۆر لە
تیتری ڕۆژنامە گەورەکانی دنیا وەک واشنگتن پۆست و نیوزویرک و ڕۆیتەرز بگراتە ڕۆژنامەی تایمز و ئاسۆشیێتد پرێس گاردیەن و هەروەها تەلەڤیزیۆنە بەناوبانگەکانی دنیا تیتری هەرە سەرەوەی خەبەرەکانیان مەسەلەی مالگرتنی و خۆپیشاندانەکانی کرێکارانی شرکەتی نەوت بە تایبەت لەم هەلومەرجەیە کە بە بۆنەی شەڕی ئۆکراینەوە مەسەلەی ئێنەرژی و تحریمی ئێنەرژی رووسیا مەسەلەیەکی گرنگە بۆ جوابدانەوەی ئۆپێک بۆەوەی کە بەرهەمی نەوتی خۆی زیاد بکات کە ساڵێنی کرد میلیۆن بۆشکەشی کەم کردەوە هاتنەکاری کرێکارانی شرکەتی نەوتەوە زگێزەکان و بە تایبەت ئەمریکا خاتە ئەو فکرەوە کە بکەونە بیری ئەوەی کە بەدیرێک بدۆزنەوە بۆ کۆماری ئیسلامی من پێم وایە کە ئەوان ئەگەر هەتاکوی ئێستا بە ناوی مافی مەرۆ ئەوانە بە تحریمکردن و لەملاوە دەولا پێیان ویست بەشداری خۆیان نیشان بدەن بۆەوەی کە زەمینەیەک بێڵمەوە بۆی کە کۆماری ئیسلامی لەسەر مەسەلەی ناوەچی لەگەڵ یان ناپسازی و فتوار بن ئەو قەستەیان بەرنەبەرەوە ئێستا لەواچێت کە کەم کەم بەرەو گۆڕانی ڕژیم ملبنێن و حتا چاوەڕوانی ئەوە شەکرێت کە کەسانێک لە ئۆپۆزیسیۆنی کورد داوت بکرێن یا کرابێتن بۆ واشنگتۆن لەسەر ئەو مەسەلەیە کە مەسەلەیەک هەتا بڵێ حساسە بۆ دنیای غەرب بە تایبەت لە هەلومەرجێکا کە بەرەو زستانە ڕۆین و ئەوروپا پێداویستی زۆر گەورەی هەیە بە مەسەلەی ئێنەرژی تەمینی گەرمای وڵاتەکەیان و هەروەها وەگەڕخستنی سەنعەتیان کە وابەستە تا پێسا وابەستە بە ئێنەرژی رووسیە و من پێم وایە وەرەقێکی تازە هەڵەدرێتەوە و من پێم وایە ئەم جارە خۆپیشاندانەکان حاڵەتێکی زۆر گشتی تر نەکرد بە گەنجەکان بەبوو چینەکانی تیشی تێواترێ لەواچێت بەرەو ئینقلابێکی گەرم و گۆڕ بڕبات. بەڵێ زۆر زۆر سپاس بەڕێز کاک جەفەر تیکانتەپە هەڵسوڕاوی سیاسی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا بەشدار بوون. زۆر سپاس سپاس دەبێت. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە بیستان لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵ بەڕێز کاک جەفەر تیکانتەپە هەڵسوڕاوی سیاسی بووکە لەسەر ئەم بانکێشکردنەی لایەنە سیاسیەکان بە مەبەستی تاوتوێکردنی کۆدەنگی سیاسی و هاوهەڵوێستی بوو کە وڵامی دایەوە. بەڵێ هەروەک دواتر ئاماژەمان پێدا و هاوڕێزانە باسی کرد خۆپیشاندان و ناڕزایەتی تا ئێستا لە زۆربەی شارەکان بەردەوامە. ئێمە چەند ڤیددیوەکمان ئێستا بەدەستگەیشتووە کە هاوڕێیانی ئۆتاق فەرمان هاوڕێکاروان ئەگەر ئامادەیە ئەم ڤیددیۆ تازەی کە بەدەستمان گەیشتووە بڵاو بکاتەوە.
یزدانشهر اصفهان بین ماشاءالله شیرونی از این شهر ماشاءالله بەڵێ بینەرانی ئازیز بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێستای ئێران. هەر ئێستاش دکتۆر بەڕێز بورهان یاسین هەڵسوراوی سیاسی لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر بورهان ئەم کاتت باش دەنگی ئێمەتان هەیە؟ ئەم کاتتان باش بەڵێ کاکە فەرموو لە خزمەتان سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانتان. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا. دکتۆر گیان خۆتان ئاگاداری ئەم ئاخێزەی کە لە ئێران ئێستا لە ئارادایەوە خۆپیشاندان و مانگرتن و ناڕزایەتی ئەمە 26مین ڕۆژی خۆی تێپەڕاندووە. پرسیارەکەم لێرەدا ئێوە جەنابتان هەڵسەنگاندنتان لەسەر ئەم بارودۆخەی ئێستای ئێران چییە؟ بەڕێستان ئەزمموی ڕاپەڕێنی کوردستانی باشووریشتان هەیە. هەڵسەنگاندنت بە نسبەت ئەم ئاخێزەی ئەم دوو ئاخێزە ینی هەم ئاخێزەی کە ئێستا لە ئێران لە ئارادایەوە ئەم ئاخێزەی کە بەڕێستان ئەزمونتان کردووە چییە؟ خاڵی هاوبەش و جیاوازەکانیشی پێمان بڵێیت. بەڵێ سڵاوتان لێبێت کاکە جارێ پێشەمو شتێک دەبێت ئەوە جەخت بکەینەوە لە ماوە 43 ساڵی ڕابردووە ئەوە یەکەم جارە بەو فراوانیە بەو بەشداریە جەماوەریە و هەروەها فرەنەتەوەی بوونی ئەم خۆپیشاندانانە هەر نەبێ کورد بەلوچ عەرەب بە چاڵاکانە بەشدارن و ئەوەی جێی سەرنجە لە ڕاستیە ئەم خۆپیشاندانانە لە ڕۆخەکانی بڵێن ئێرانەوە دەست پێ ئەکات و دوایی ئەپەڕێتەوە بۆ ناوەند. بەڵام من پێم وایە تا ئێستا ئەوەی کە نوقسانە دووشتە یەکیشانەوەیە کە ئەو ناڕزایانە بە بەرفراوانی نەچوونەتە ناو تەهران. من پێم وانە لە سنە و لە سەقز و ئەوانە ئەو ململانیانەیە یەکلا ئەبێتەوە نە لە عەبادان و نە لە خۆرەمشار و ئەوانە لە ڕۆخەکان دەسەڵات ناکەوێت. ئێمە تەجروبەی عێراقمان هەیە. سەدام حوسێن ئەوەندە لاواز بوو تەنها وەختێک بەغدای بەدەستەوە بوو، بەڵام کە بەغدای بەدەستەوە بوو بەغدا نەکەوت ئیتر ئەو نەکەوت. ئەمە مهمە. دووەمیان من پێم وایە ئازەریەکان ئەگەر بێنە سەرخەت و بە بەشداریکی فعال بەشداری بکەن من پێم وایە ئەمە لاسەنگی ڕاپەڕینەکە یا خۆپیشاندانەکان ئەگۆڕێ، چونکە ئەوە لەبیر نەکەین ئازەریەکان ئەگەر بەراوردیان کەین بە کورد و بە بەلوچ و بە عەرەب و هەندێک کەمایەتی تریش ئێنەتەوەی تریش بەلوچەکان حەزورێکی زۆر بەهێزیان هەیە لە ناو دەسەڵات لە ناو بیرۆکراتیا لە ناو لەشکر هەروەها لە حەوزە و ئەوانە و هەروەها لە ڕووی ئابووریەوە. یعنی ئازەریەکان ڕەنگە بەشێکی زۆریان خۆیان بە زەرەر من ببینن لە کەوتنی ئەم ڕژێمە. لەبەرەوە هەم تەهران گرنگە هەم ئازەریەکان گرنگت بێنە سەرخەت بۆ یەکلاکردنەوەی ئەو بارودۆخە. ئەوەی کە پەیوەندی هەیە کاکە بە پرسیارێ بەشی دووەمی پرسیارەکەت بەراوردێک لە بینی ئێستای ئێران و بڵێن عێراق ڕەنگە زیاتر بە ڕاپەڕینەکەی 1991 ئێمە بیر شەبهێنین، بەڵام ئەو شەبهاندنە ڕەنگە زۆریش دروست نەبێ، چونکە ڕاپەڕینەکەی 1991 لە نەتیجەی شکستێکی زۆر گەورەی مێژوویی هات کاتێک عێراق مەجبورە کرێت لە کۆی تا دەربچێەوە بە خەسارەتێکی زۆرەوە دەرەچێ و تەنانەت مەجبورە کرێ بۆ ئەوەی کە ئیتر نەوعێک لە تەسلیم بوون. بەڵام ئەوەی لە ئێران ڕوو ئەدات من پێم وایە کۆڵانێکی زۆر درێژوەختە لە مێژە ئەو هەوڵانە دێنە پێشەوە، بەڵام ئەم جاریان وەکو عەرزم کردن جیاوازێکی زۆری هەیە لە ڕووی ئەوەی کە سیناریۆکانی داهاتووی ئێران. من لە ڕاستیا لە ماوەی چەند ڕۆژی پێشترە لێکۆڵنەوەیەکم بڵاو کردەوە دەربارەی سیناریۆکانی چاوەڕوانکرا و لە سیناریۆکانی چاوەڕوانکرا و ئەگەر ئێران بکەوێت دەسەڵات من پێم وایە خودی دەوڵەتەکە ئەکەوێت، خودی وڵاتەکە دائەڕمێت و لەوێ خەلەعێکی یاخود فەراغێکی ئایدۆلۆجی دروستە بێ، چونکە لە 100 ساڵی ڕابردووی ئێرانە دوو ئایدۆلۆجی بڵێن تاقیکراونەتەوە. یەکەمیان ئاریانیزم لە زمانی پالەویەکان، ئەوەی تریشان شیعیزم. بەڵام ئێستا من پێم وایە هیچ ئایدۆلۆژیەک ئەو قووەتەی نییە بێت ئێران ڕێک خاتەوە جارێکی دیکە. بە من احتیمالی ئەوەم داناوە لەم لێکۆڵینەوەیە
کە ئێران بەرەو ڕووی ئەزمموی یۆغزلافیا ببێتەوە لەبەر ئەوش ناوم لە لێکۆڵینەوەکە ناوە ڕاپەڕینی گەلانی ئێران یانەتەوەکانی ئێران خەڵکی ئێران و ئێران وەکو یۆگزلافیای ڕۆژهڵاتی ناوەڕاست ینی من سیناریۆی یۆگزلافیا تەوەقعەکەم بۆ ئێران ئەگەر هاتوو دەسەڵاتی سیاسی کەوت بڵێ بەرز دکتۆر بورهان هەروە خۆتان ئاگادارن ئەو جۆرەی کە پێویستە لە باشووری کوردستان ئەم پشتیوانیە تا ئێستا نەبیندراوە لایەنە سیاسیەکان کە مێژووی خەباتی هاوبەشیان پێکەوە بووە لە کوردستانی باشوور دەبێت چی بکەن خەڵکی کوردستانی باشوور چۆن دەتوانن پێشوازی هەم پشتیوان بن و هەم هاوخەم و هاوسۆزی ئەم ئاخێزە جەماوەری بوون کە ئێستا لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێران لە ئارادایە قوربانگیان من پێم وایە باشووری کوردستان و باکوور و خۆراوای کوردستان ڕۆژاوای کوردستان ئەمانە ناتوانن لە مەیدانی حزوریان هەبێت بەڵام لەو لاشەوە پشتگیریەکی مۆرالی دەربڕینی هەست و ئەوانە لەو جێگایانەی کە ممکنە ئەگەرنا ئەو هێزە سیاسیانەی کە ڕۆژ هەڵاتین بەڵام لە باشوورن زیاتر لە ناوچەی کۆێ و ئەو ناوە من پێم وانییە ئەوانە دەرفەتێکی زۆریان هەبێت بۆ کاریگەری خستنە سەر ڕووداوەکانی ناو وڵات و بەڵکو لە وەختێکدا لەوانەیە ینی چوونە ناوەی ئەم هێزانە تەسیرێکی منفی هەبێت من پێم وایە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت بە دیقەتەوە لەگەڵ وەزعی ئێستاە هەڵسوکەوت بکەن و پاشەکشەی ئەم ڕاپەڕینە لە ناوەندەوە بۆ ڕۆخەکان کە ئێران ئێستاش دەسەڵاتی سەربازی هەیە کە لە ڕۆخەکانە ینی ڕاپەڕینەکە تێک بشکێنێت من بەعکسی ئەوەی کە لە سەر سنوورەکان ئەم ڕاپەڕینەیەک لا بکرێتەوە نا لە تەهرانێک لا ئەکرێتەوە تەهران دەبێ بکەوێتە سەر پێ دەسەڵات لە تەهرانە بمێنێ بەڵام لە ڕۆخەکانە هەمووی کەم یا زۆر لاوازیش ببێ هێشتان ئەمێنێتەوە ئەمە خاڵێکی پێم وایە زۆر گرینگە ئێستا دەبێت خەبات بۆ بە ناوەندیکردنی ڕاپەڕینەکە بکرێ لە ڕۆخ باجێکی زۆر ئەدات خوێنڕێژێکی زۆر ئەبێ و دەسەڵاتی ئێران تا ئەو حەدە قودرەتی هەیە کە تۆڵەسەندنەوەیەکی خوێناوی بکات لە ڕۆخەکانە جا لە بەلوچستان بێ لە کوردستان بێ یا لە عەرەبستان بێ لە جێگای تر بەڵێ بەڕێز دکتۆر بورهان پێش بەڕێستان ئێمە کاگ جەعفەر تیکانتەپەمان لەگەڵدا بوو لێرەدا باسمان لەو نامەیەدا کرد کە بەڕێستان و کاک جەعفەر و چەند کەسێکی تر داوەتان لە لایەنە سیاسیەکان کردەوە کە کۆبوونەوەیەکی گشتی بکرێ بۆ بە مەبەستی تاوتۆکردنی سیاسی و هەڵهەڵستەکان کاگ جەعفەر ئەو جۆرەی کە پێویست بوو بەڵێ وەڵامی پرسیارەکەدا بەڵام پێم خۆشە و پرسیارە لێوەش بکەم کە زەرورەتی ئەم کۆبوونەوەی لە چیدا بوو ئەمە ئەگەر لێرە بەڕاستی من ڕەنگە لەوە زیاتر ئاگادار بم بەراوردێ بکەین بە دۆخی عێراق بەر لە کەوتنی 2023 تەماشا ئەەکەین بە چەند قۆناغێک چەند کۆنفرانسێکی زۆر گرنگ کرا لە لەندەن کرا کۆنفرانسێک لە مەسیف سەلاحەدین دووەمیان کرا سێهەمیان برا واشنگتن لەوێ 300 کەسایەتی گەورەی عێراقی و کورد ئەکادیمیست و سیاسی خاوەن ئەزمون کۆکرانەوە هەرسێ کۆنفرانسەکە لە ڕاستیدا بە ئاراستەی ئەوە بوو سیستەم ئەکەوێت ڕژێم ئەکەوێت بەڵام ئێمە چۆن ئەتوانین ئامادەکاری بکەین و ئەوە گرینگە ئەم سێ کۆنفرانسە بۆ ئەوە کرا ئەمریکا لە ڕێگای ئەم سێ کۆنفرانسەوە هەم سپۆنسەری ئەکا هەم بەشداری ئەبێت تێدا و لە ڕاستیدا ئاراستەشی کرد و لە ڕاستیدا لە مەسلەی فیدرالی بۆ کورد ئەمریکا تەسیرێکی زۆر گەورەی هەبوو لەو سێ کۆبوونەوەیدا لە سێ کۆنفرانسەدا ئێستا ئێمە ئەگەر ئەم وەزع بەراورد بکەین با ئێران و کوردستان ئێمە شتێکی هاوتریب نابێنین شتێکی پەرەلێل نابێنین تەنان لە ئاستی کوردەکانیش شتێکی هاوتریب نابێنین من پێم وایە هێزە کوردیەکان تا ئێستا پێویست بوو کۆنفرانسێکی نیشتیمانی ڕێک بخن لەو کۆنفرانسە نیشتیمانیە کۆمەڵی ئەجێندا بێتە بەحەسەوە چونکە لەو لێکۆڵنەوە من کردومە ئەمەش بۆ چونێکە من نازانم تا چەند وا ئەبێ لە سیناریۆی کەوتنی دەوڵەتی ئێران
من ئەبینم سێ ئاراستەی ئایدۆلۆژی لە کوردستان سەری خۆی هەڵەدا یەکێکیان فیدرالیە ئەوەی تریان سربەخۆیە ئەوەی سێ هەمیان لە ڕێگای پژاکەوە بۆ چوونی نوێی پەکەکە خۆی تەرحەکات ئەمە نابێ ئینکار بکرێ ئەگەر بێت و ئەم سێ ئاراستەیە خۆی تەرحکە لە وەزعێکدا کە کورد پێویستی بە یەکبوونی هەیە من پێم وایە ئەم یەکبوونە دەبێت لە ئێستاوە دەست پێ بکە ئەم هاوکاری و هاوتەبایی و کاری هاوبەشە دەبێت لە ئێستاوە دەست پێ بکە و لەسەر ئەوە شە بەڕاستی ئێمە ئەو نامەیەمان نرد کاتی خۆشی هەڵبەتە پێشی 2000 بە تایبەتی دوای 2023 کە سەدام حوسێن کەوت بەندە یەک لەوانە بوو کە کۆمەڵێ نامەمان نووسی بۆ سەرکردەکانی کورد کە چی بکرێ باشەوە چۆنە ئەوە سیناریۆکانی پێشەوەمان چۆنە من پێم وایە ئێستا ئێستا دۆخێکی زۆر هەستیارەوە هێزە کوردیەکان داوایان لێ ئەکرێت کە دەستوبرد بکەن بە تایبەتیش من پێم وایە هەر کۆبوونەوەیەک و هەر دەنگێکی بەرە و هاو ئاهەنگیکردن لە ڕووی مۆرالیەوە تەسیری ئەبێ بۆ ناوەوە ینی خەڵک لە ناوەوە چاوەڕوانە بەڕاستی و حەق نییە ئەم چاوەڕوانیە تێک بشکێ حەق وایە ئەم چاوەڕوانی لە باوەش بگیرێ و بەرە ڕووی بچێ هێزە سیاسیەکان و بە خەدەری ئیمکان بتوانێ بڵێن وەڵامی بداتەوە بە شێوەیەکی پۆزتیف. بەڵێ دکتۆر بۆرهان گەرمانێ وەکو دوایین پرسیار لە بەڕێستان پرسین داهاتووی ئەم ئاخێزەی کە ئێستا لە ئێران لە ئارادایە چۆنە بیننەوە؟ ئەتوانم بڵێم گەیشتۆتە ئەم ڕووداوانە گەیشتونەتە خاڵەتێکی بڵێ خاڵێکی زۆر هەستیار بەڵام ناتوانم بڵێم یەکلاکەرەوە پێم وایە شتێکی زیاتری پێویستە بۆ ئەوەی ئێمە لە یەکلاکەرەوە نزیک بین یعنی حەسم و ئەگەر بێت و ئەم بڵێن ڕاپەڕینە تێک بشکێت ڕەنگە بۆ موقت یعنی بۆ وەختێکی دیارکرا و ئەو تێکشکانە ئەسەری هەبێ بەڵام دوورمەودا من پێم وایە ئەم ڕاپەڕینە تەنانەت ئەگەر پاشەکشێ بکە مۆرێکیدا لە ڕژێمەکە مۆری شکست مۆری پاشەکشە مۆری مەجبورکردن بە چۆکدانان ئەمە کارەکە ئاسانترەکە بۆ قۆناغی داهاتوو بەڵام ئەگەر سەری شکەوێ من کۆمەڵی سیناریۆم ڕسم کردووە لەم لێکۆڵینەوەیەمدا من ئەبینم کە دووبارە بوونەوەی ئەزمموی یۆغزلافیا لە ئێران زۆر ممکنە چونکە یۆغزلافیا بە بەراوردێکی بکەیت لەگەڵ ئێرانە کۆمەڵی بەراوردی زۆر سەرنجڕاکێشمان هەیە لە 100 ساڵی ڕابردووە گرنگترینیان ئەوەیە کە یۆغزلافیا لە ئاستی هەموو ئەوروپا فرەنەتەوەی ترین دەوڵەت بوو ئێران فرەنەتەوەی ترین دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد دەبێ ئەو پرسیارە لە خۆی بکە ئایا کە من داوای فیدرالی ئەەکەم بەڵام لە داڕمانی دەسەڵات سبینێ هەندێک نەتەوەی تر داوای سربەخۆییان کرد من چی ئەەکەم من لەسەر فیدرالی ئەمێنمەوە یا داوای خۆم سەرخەم بۆ داوای سربەخۆیی یان ئەگەر فیدرالی خوازەکان فیدرالیان تەرح کرد وەکو ئەلتەرنەتیڤ بەڵام ژمارەیەکی دیارکراو لە ناو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان مەسلەی سربەخۆییان کرد بە ئەجێندا ئایا ئەوانە ئینکارەکرێن یا ئینکلوسیڤەکرێن داخل ئەکرێن من پێم وایە لە ئێستاوە ئەم مناقەشانە بکرێ باشترە لەوەی کە سبینێ ببێتە بابەتی بڵێن درەنگکەوتوو نابێت درەنگ بکەوێ ئەم باسە دەبێت بە جورعەتەوە بکرێ ئێستا بە بوێریەوە بکرێ بە ئیرادەوە بکرێ و هێڵە سەرەکیەکان دیاری بکرێن بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر بورهان یاسین هەڵسوڕاوی سیاسی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا بەشداریتان کرد سەرچاو بەخێر بێت سەرچاو بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستا چەند وێنەیەکمان بۆ هاتووە ڤیدیۆش لە شاری سنە نووسێتی سڵاوتان لەبێت هەر ئێستا کچانی بوێری قوتابیان کە بەردەوام بوون لەم خۆپیشاندان و ناڕزایەتیە دژ بە کۆماری ئیسلامی مەرگونەمان بۆ دیکتاتۆر دەڵێنەوە و ژن ژیان ئازادی سەردەدەن زۆر سپاس بۆ ئەم بینەرە ئازیزە دانیەکی کەش پەیامی نردووە نووسێتی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە شەقامەکانی سنە جنێو ئەدەن بە خەڵکو بە ماڵەکانیان ڕوبەڕووی ماڵەکانیان تەقە دەکەن ئەمانیان هەموو بە
وێنە و ڤیددیۆ نردووە کە من هەر ئێستا دەیگەنمە دەست هاوڕێیانی ئۆتاق فەرمان هاوڕێ کاروان و هاوڕێزانە کە لە مەجالێکدا ئەم وێنە و ڤیددیویانە حتمما بڵاوکەنەوە ئێوەشی لێ ئاگادار کرێت. ئەگەر هاوڕێ کاروان بەڵێ وتوێتی ئێستا ڤیددیوەیەکی تازەمان بەدەست گەیشتووە چون ئەم ڤیددیۆ تازە ببینن دێنەوە خزمەتان. امروز 19/7/1400 ساختمان جمعیت هلال احمر چند روز دارن با آمبولانساشون و ماشیناشون نیروهای سرکوبگر رو میفرستن تو سطح شهر برای اینکه مردم رو سرکوب کنن. این هم جوابش. ساختمان ایران سرندج زاهدان خونین تمام ایران سرندج زاهدان خونین تمام آزادی 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 بگو آزادی آزادی زندگی آزادی زن 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 زندگی آزادی آهای آهای نشسته ها محصای بعدی از شما آهای آهای نشسته ها محصای بعدی از شما هرچه میگویم نمی آید جواب خونتان خون است و خون ما چاپ هرچه میگویم نمی آید جواب خونتان خون است و خون ما چاپ تمام ایران سرندج زاهدان خونین تمام ایران سرندج زاهدان خونین تمام ایران سرندج زاهدان خونین تمام ایران سرندج آزادی 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 بگو آزادی آزادی زندگی آزادی زن 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 زندگی آزادی آهای آهای نشسته ها محصای بعدی از شما آهای آهای نشسته ها محصای بەڵێ بینەرانی ئازیز هەروەک دواتر ئاماژەم پێدا چەند وێنەیەک و ڤیددیوەکمان لە شاری سنایستا کە بەدەست گەیشتووە کە دامانەتە دەست هاوڕێیانی ئۆتاق فەرمان کە لە زووترین کاتدا بڵاوی بکەنەوە ئێوەشی لێ ئاگادار بکەین. هەر ئێستاش هاوڕێ بەڕێز کاگڕفیق حسەین پەنایی لەگەڵماندایە. کاگڕفیق ئەم کاتت باش دەنگێمەتان هەیە؟ هەموو کاتێکتان باش عرزی سلااوم هەیە لە خزمەت ئێوە و سەرجەم بینەرانی بەڕێزی کۆمەڵەتیڤی. بەڵێ
زۆر سپاس زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بووی. زۆر سپاس. با لێرەوە دەست پێ بکەین کاگرفی خۆتان ئاگادارن کە ئەمە 26مین ڕۆژی خۆپیشاندان و مانگرتنە لە ئێران. ئەگەر بتانەوێ هەڵسەنگاندنێکتان بێت چۆنی هەڵدەسەنگێنن کاگرفێق؟ جارێ لەو دەرفەتە ئیجازەم بدەن کەڵکوەر بگرم سەرخۆشی خۆمان ڕاستەی ئەو ئازیزان ئەو بنەماڵانەی کە ئازیزەکانیان لە دەستاوە لەم ماوەیە سەرخۆشییان لێ بکەم و هیوادارم ئەوە کۆتایی خەمی هەموو لایەکمان بێت و چیتر لەوە ئەمە شاهدی مەرگی ئەو جوانانەمان نەبین. عرض بێ وەک خۆتان فەرمووتان ئەوە ئەم شەو 26مین ڕۆژی ئەم ئاخێزەیە لە سەرتاسەری ئێران و خصوصەن لە کوردستانیش دیارە لەم بابەتەوە لەم ماوەیە لێکۆڵەر و بەرحاڵ ئەوانەیە کە شارەزان لەم بوارەوە زۆریان لەسەر نووسیوە زۆریان لەسەر وتووە و ئەگەر منیش بمەوێ شتێک لەم بارەوە عرستان بکەم بەوەیە کە من پێم وایە ئەم ئاخێزەی ئەم جار بە پێچەوانەی ئاخێزەکانی ڕابردوو یا بە پێچەوانی ڕووداوەکانی ڕابردوو هەندێک جیاوازە چ بە لە حازی حەشیمەتیەوە و جەمعیەتیەوە چ بە لە حازی شار و جۆگرافیاییەوە چ بە لە حازی ناوەڕۆکیژەوە فەرقی هەیە لەگەڵ اتفاقاتی ڕابردوو مەسەڵەن بۆ نمونە لەگەڵ ئابانمان چین و توێژهایی مختلفی کۆمەلگای پێوەسڵ بووە بە لە حازی سن و ساڵیەوە قشتێکی توێژێکی مێر منداڵ تەمەەن 18 ساڵ و 7 ساڵ و 20 ساڵ پێوە پەیوەست بوون. ئەمە خۆی لە خۆیان نیشان لەوادا کە ئەمە تا ئێستا کە هاتووە وێڕای ئەوەی کە خەساری گیانی زۆری بووە وێڕای ئەوەی کە بە تونترین شێوە بەرخوردی لەگەڵا کراوە لەلایەن حاکمیەت و دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامیەوە، بەڵام نیشان لەوادا کە ئەم خەڵکە کۆڵ نادەن و حقیقەتەن ئەوەیە کە بەشێکی مەربوتە بەوەی کە کچێکی جوان وەکو ژینا کە بوو بە هێمایەک بۆ ئەم انقلابە و بۆ ئەم شۆڕشە، بەڵام ئەمە تۆغیانێکی دەرونی کۆمەڵایەتیە کە پەنگی خواردوێتەوە ساڵهای ساڵە لە ناخی ئەو کۆمەلگایە لەسەر تاسەری و ئێرانە خەڵک لە نەداری لە فەقیری لە هەژاری لە موسیبەت لە کوشتن لە ئێعدام ئەمە ئەوەی کە ڕووەدا لەسەر شەقامەکانی ئێران و بە تایبەتی لە کوردستانیژە ئەمە ئەو قینە پەنگ خواردووەی دەیان ساڵەیە کە تەقیە و منجر بوو بەو اتفاقە. هیوادارم لەوە بەولاوە ئێمە بە کەمترین خەساری گیانی و بە تایبەتی گیانیەوە ئەم شۆڕشە بڕواتە بەرەوە، بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لە ئێران و لە کوردستانە سەرکوتەکان زۆر بێدادا، یانە بەرەنگاری ڕژیم لەم بارەوە زۆر توندە و هەتا دێتیش بە تایبەتی بەنسبەت کوردستانەوە ڕوانگاکەی کە هەر لە دێر زەمانەوە جۆرێکی تر بوو، بەڵام لەم سەردەما خەریکە لە چەک و چۆڵێکی قەوی و مامناوەند استفاداکە کە ئەمە ممکنە ئاسیبێکی زۆرتر بگەێنێ بە ئەم شۆڕشەمان. بەڵێ کاگرفێق، دەور و نەقشی کوردستان تا ئێستا چۆن بۆ لەم ئاخێزەدا؟ ئایا ئێستش کوردستان دەوری سەرەکی هەیە؟ بێگومان کوردستان بۆ خۆی پێشینەیەکی خەباتکارانەی هەیە لەم بارەوە، بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە لە جونبشی ئێرانە، لە جونبشی سەرتاسەریە، بە تایبەتی لە ئێستا خاڵێکی هەرە گرنگەوەیە کە لە کوردستانەوە ئەو شۆڕشە دەستی پێکرد لە مەسئلەیەک بوو بەنێو مەسئلەی ژن دیارە خودی مەرگی و کوشتنی یا قەتڵی ژینە تراژیدی بوو، بەڵام ئەوەی ناخی ئەو کۆمەلگای هەژاند ئەوەیە کە ئەو بیرە تەرسکە پیا و سالاریەیە کە حاکمە بەسەر جامعی ئێرانە بە تایبەتی لە کوردستان وەک عەرزم کردی ئەم تایبەتمەندیانەی خۆی هەیە، ڕابردوویەکی مبارەزاتی لە پشتە، وانە کە فقط لەم ڕووداوەیە مەسەڵەن قەوی زاهر بوو بێت. دەیان اتفاقاتی ساڵانی ڕابردوو نیشانی دا کە چ پۆتانسیەلێکی عەزیم لە کوردستانە وجودی هەیە بۆ مبارەزە، بە تایبەتی کوردستان بۆ خۆی بە لەحازی اقتصادیەوە متفاوتە، بە لەحازی زەڵم و زۆرەوە متفاوتە، بە لەحازی چەوسانەوە متفاوتە و حتا بەرخوردی دەسەڵات لە تووری 40 ساڵی ڕابردووە متفاوت بووە بە کوردستان و ئەمە وای کردووە کە کوردستانیش زۆرتر بە خۆشتر و قایمتر و قورس و قایمتر هات بێتنە مەیدان، بەڵام خاڵی هەرە بەهێزی بە بڕوای من لەم سەردەمەوەیە کە ئەو ئیتحاد و یەکگرتوویەی لە کوردستانە وجودی هەیە. من پێم وایە ئەمە نقطە ئومیدی نقطە هیوایە کە بۆ داهاتوو
بە تایبەتی نیشانیدا کە وێ ڕای هەموو ئەوەی کە بە تایبەتی ژینگەی کوردستانیش هەمومان نەزانە ژینگەیەکی متەفاوەتی فکریە ئەنواع و ئەقسام تەفەکوراتی جیاوازی تایە بەڵام تۆ نابینی بە لێکەوتنێکی فکری نابینی لە کوردستانە ئێستا هەموو کەسێک بە تایبەتی لە کوردستان ئەوەی لە ئەولەویەتایە کە ئەم کۆماری ئیسلامیە دەربکات و ئەم کۆماری ئیسلامی لە کۆڵخۆی بکاتەوە کە بووە وەکو مرتەکەیەکەوە 40 ساڵە حاکمە بەسەر و خەڵکە بە هەزاران هەزار جوانی کچ و کوڕی و کوردستانە گیانیان بەخت کردووە لەم بارەوە بۆیە ئەم بە بڕوای من ئەم مەسئلە زۆر زۆر گرینگە کە هەم لە ئەحزابی سیاسیەکەیە و چ لێنێ خۆ بە تایبەتی ئەمەی نیشاندا کە کوردستان زەرفیەتێکی گەورەی هەیە و لە ئین حاڵیژە نەقشی کلیدی هەیە و توانی ئەو نەخشە کلیدەی لە سەردەمی خۆیان نیشان بدات چ بە لە حازی ناوەڕۆکیەوە پێشووتر باسم کرد لە بەتنی خۆیان پێشکەوتن خوازی وجودی هەیە لە کوردستانە کە ئەمڕۆ خودی غیرە کوردەکانیش ئاعترافی پێکەن لە میدیاکانە بۆ خۆیان نایشارنەوە و ستایش یەکەن و ڕۆڵی کورد ئەو دیدە دواکەوتویە کە کۆماری ئیسلامی بە تایبەتی 40 ساڵە لەسەر کوردستان باسیەکە نیشانیدا کە کوردستان لە ناوەڕۆکە چەندە پێشکەوتن خوازە لە کوردستان چەندە مۆدەرنە بە سەبکی ئەمڕۆیی چەندە مەسئلەی ژنانی بوو مهمە چەندە مەسئلەی ژیانی بوو مهمە چەندە ئەوانە دەغدەغێ ڕۆژانەی خەڵکی کوردستانە من پێم وایە خاڵانە خاڵی بەهێزن و مقاومەت و خۆڕاگریەکەیش لە کوردستانە تا ئێستا دەوام و قەوامی داوە بە جونبشی سەرتاسەریەکە بۆ نمونە ئەوە 26 ڕۆژەکە خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی شاری سنە خۆڕاگریەکەن ئەوە نیشان لەوەدا کە کوردستان هێشتا ئەو سنگەرەیەکە کۆڵ نادا و ئەوە بۆ بە هیوایەکیش بۆ جونبشە سەرتاسەریەکە پێشووتر تەفرەقەهای مختلف بوو کۆماری ئیسلامی زۆری تەلاشەکرد بە نێوی مەسەب بە ناوی ملیەتیای مختلفی ئێران زۆری هەوڵەدا کە شکافها دروست بکات لە ئێران بەڵام نەیتوانی لەم جونبشە ئەوانە نمونەهایەکی زۆر زۆر سەرکەوتوو و زۆر جەزابە بۆ سەرتاسەری ئێران بەڵام بە تایبەتی بۆ کوردستان و ئەوانە پەتیدەهایەکی تازن کە ئێمە بینین هاوبەستگی و یەکگرتووی مابینی مەسەڵەن کورد و تورک کە لە بەعزە مەناتقا پێکەوە ژیانەکەن کۆماری ئیسلامی زۆری هەوڵدا کە ئەوانە بەگژیەکە بدا نیشانیاندا بە شعارەکان خەڵکی جوابیان داوە کە کورد و تورک ئەتوانن بۆ خاڵە هاوبەشەکانی خۆیان کە هەمووی نمونەی کۆماری ئیسلامی و ژیانێکی مۆناسبتر و کۆمەلگایەکی ئازادترە پێکەوە بتوانن ئەم شۆڕشە ئیدامە بدەن بۆیە ئەمە خۆی کوردستانی بۆڵ کردوێتەوە کوردستانی کردو بە مەسەلەیەکی تایبەتتر هەرچەند کوردیش بۆ خۆی ڕۆڵی کارای بووە بەڵام من پێم وایە موقعیتێکی ویژە دراوە بە کورد هەم لە مەجامعی بین المللیە لەو حدێک کە کورد توانیوێتی دەنگی خۆیژی وەکو کورد بگەیرێت چۆن لە حاڵی حازرە حقیقەتەن ئەوەیە کە ڕوو بە تایبەتی ڕوو بە دنیا ئەوەی مەترەحەکە جونبشە سەرتاسەریەکە یعنی هەموو کەسی وەکو ئێران خەریکە قسەی لەسەرەکە بەڵام ئەو جێگایەکە هەڵەگەردە بۆ کورد ڕۆڵێکی کارای بووە وەستایشی غیرە کورد و نێونەتەوەیژی بەلای خۆیان ڕاکێشاوە ئەمە سەرنج ڕاکێشە کە من پێم وایە هیوایەکی گەورەشە بۆ ڕۆژەکانی ئایندە و بۆ ئیدامەی ئەم ئاخێزە بەڵێ کاگرافی خۆشتان ئاماژتان پێدا لە ناو قسەکانتاندا کە کۆماری ئیسلامی زۆر هەوڵیدا کە لێم بخاتە نێو نەتەوەکانی دیکرد مەسەڵەن زۆر ویستی کە خشتێک لەم کۆمەلگایە فری ودا بەوەی کە ئەمانە جیایی خوازن ئەمانە دایانەوێت گۆشەیەک لە ئێران جیاکەنەوە لە خۆیان بەڵام دەبینین هەرو جۆری کە بۆ خۆشتان باستان کرد بە تایبەت لە شاری سنا دۆشە و زۆر تەقان لە خەڵک کرد بریندار زۆر بوو بەداخەوە بۆچی ئەم ڕێژەی سەرکوت لە کوردستان و لە زاهیدان لە چاو باقی ناوچەکانی لیا لە چاو باقی شارەکانی تر زیاترە لێدوانتان چییە لەسەر ئەمە؟ ئەوە تازە نییە بڵێن بەستەڵەن مەربوطە بەم اتفاقانە ئەوە 40 ساڵە 3 ساڵە کە کۆماری ئیسلامی حاکمیەتی بەدەستەوەی لە ئێرانە بەرخوردی بەنسبەت کوردستان و بەلوچەکان و هەتا بەنسبەت ئەو کەمایەتی نەتەوەیانە لە ئێرانە هەر ئاوا بووە و ئەوە شتێکی تازەیە کە بڵێ شتێکی تازەیە ئەو شتێکە بە بڕوای من لەم دەورەیە تازەیە ترسی کۆماری ئیسلامیە لەبەر ئەوەی کوردستان بووە بە سەنگەرێکی خۆڕاگری لە ئێران و لە ئێن حاڵیژە
لە ڕاستیدا کوردستان دەتوانێت دەواازە ڕاپەڕینێکی گەورە بێت لە سەرتاسەری ئێرانە. ئەو سازماندەی و ئەو ڕێکخراوەیە لە کوردستان هەیە لە جنبشی سەرتاسەریەکەی وجودی نییە و ئەحزابی مختلفی خۆی هەیە و چەکی هەیە و ئیمکاناتی بەدەستەوەیە کورد. بۆیە ئەمە ترسێکی خصوصیانی کۆماری ئیسلامیەوە هەر بۆیەش زەبر و زەنگەکان لە کوردستانە زۆرترێکە. هەر مەسەڵەن بۆکو خۆت ئاماژت پێکرد لە شاری سنە دوێشە و پێرەشە و حتا ئەم شەویش ئەمڕۆژ کە لەگەڵ ئێوە قساکەم بە تونترین شێوە بە تایبەتی دوێشە و خەڵکی قەتڵ عام کرد توزان تەقەی کرد لە خەڵک تەقەی کرد لە ماڵەکان ڕبع و وەحشەت و فەزایەکی ئیجاد کردووە کە تۆقێنەرە لە کوردستان و بە تایبەتی لە شاری سنە. ئەمە من پێم وایە بەو مەبەستەیەکە چۆن دەزانێت کۆماری ئیسلامی وەکو چۆن ئێمە سەری مارەکە بە کۆماری ئیسلامی زانین ئەوانیش سەری مارەکە بە کوردستان ئەزانن. پێیان وایە کوردستان ئەم زەریفێت و ئەم پۆتانسیلە گەورە لە کوردستانە دەبێت خەفەی بکە کە بۆژی نەکرا پێشم وانە بۆی بڕواتە سەر هەرچەند وتم باسم کرد خەساری گیانیمان بوو کچ و کوڕمان شەهید بووە بەدەیان و سەدان کەنیشک و کوڕی ئەو کوردستانە و بە تایبەتی لە سنە لەم دووشەوە بریندار بوون ماڵی خەڵک وێران بووە خەڵکی یەکجار زۆریان گرتووە. بەڵام با وەسفی ئەوانە هێشتا مەقاومەت و خۆڕاگری لە ناخی خەڵکە بە تایبەتی لە خەڵکی لە شاریستا هەر وجودی هەیە. هەر ئەم شەو نیشانیژیدا کە لە بانا لە سەقز لە سنە و لە مەریوان لە شارەکانی تری کوردستانیش دیارە شارە چکۆلەکان بڕێ مەحدودترە و سەرکوتەکان زۆرترێکە و قابلە کۆنتڕۆڵترێکە. بەڵام ئەعترازات لەوە 26 ڕۆژیژی بەسەرچین لە هیچ شارێکی کوردستان بە بڕوای من نەبووە کە خەوت بێتەوە لە هەر توانێت هەر تاکتیک و هەر شتێک کە پیان وا بووە بەرحاڵ دەنگی خۆیان دەبڕن نیشانیاندا و بەڵام ئیتر لە سنە چۆن تایبەتمەندی ترێکە شارێکی و گەورەترێکە بەرفراوانترێکە و سابقەی مبارەزاتەکەیکی جۆرێکە ئەو توانیوێتی مەقاومەتێکی وەسیع لە پێش چاوی دنیاوە بکە. من پێم وایە خەریکە سنە شەڕی هەموو سوزانم هەموو ناوچەکاکە شەڕ بەجێگای هەموو ناوچەکاکە شەڕ بەجێگای هەموو کوردستانەکە شەڕ بەجێگای هەموو ئێرانەکە. بەڵام ئیتر واقعیەتێکیش هەیە ئەوەیە کە کورد بەتەنیا و شاری سنێش بەتەنیا ناتوانێت ئەم شۆڕشە بەتەوە معنا ئیدامە بدا و ناتوانێت کۆماری ئیسلامیژی پێ بڕۆخێنێت. کورد زەرفێتەکانی مەحدودە کورد کەم ئیمکانترێکە و خەڵکیش بە دەستی خاڵی ئەو جۆرەی کە جمهوری ئیسلامی ئیدعایەکات و لە بڵاوی کاتەوە تفەنیان گرتووە پایەگاکانیان گرتووە و بۆ ڕبع و وەحشەتکردن بۆ بەهانە بدا بەدەستەوە هیچ کام لەوانە نییە. خەڵک بەدەستی تەنیا و چوزانە بەو ئەبزارە چکۆلانەیە کە بە دفاعێکی مەشروع لە خۆی زانێت خەریکە بەرەگاریەکاتەوە. بۆیە وە لە لای تریش کە وەکو پرسیارەکەی ئەوە فەرمووتان کۆماری ئیسلامی زۆری تەلاش کرد زۆری هەوڵدا لە فەزای ئێرانی بە تایبەتی لە نێوخۆ و ڕووبەر دەرەوەش نیشانی بدا کە کورد و بەلوچ تەجزیە تەڵەبن ئەوە خەریکن ئستقلالی کوردستان دروستەکەن ئەوەی ئێران پارچە پارچەکەن ئەو شتانێک کە ساڵهای ساڵە هەر تەبلیغی بووەکە هیچ کامێکی جێ نەگرت. ئۆپۆزیسیۆنی ئێرانی بڕوایان نەکرد چوزانم خەڵکی ناوخۆ بە تایبەتی هەر بڕوایان نەکرد. نیشانەدا لە تاران چۆن شعارەکانیان بەنسبەت کوردستانەوە چۆنە نیشانەدا لە تورکەکان لە تەبرێز و لە مەناتقی تورکنیشینا چۆن بەرخۆدیان بەنسبەت ئەم قەزیەوەیە. بۆیە هیچ کام لەوانە جێ ناگرێتیش خەڵکی ئێرانیش ئاگا هەبوونەسەوە هەمومان شاهدین کاتی خۆی ئەوایلی ئینقلابی 57 بملاوە خۆ سەدان گەنجی غەیرە کورد بە ئەڵڵاه ئەکبەرەوە هاتن بە کوردستان. ئەوە تاریخێکی تاڵە کە بۆ خۆیان تاڵە بۆ خەسارێکی زۆریدا لە کوردستانە بەڵام خۆیان بە شەرمەزارەزانە کە ئاوا بەرخۆردیان کرد و فریویان بەنسبەت تەبلیغاتی جمهوری ئیسلامیەوە. بەڵام ئەو نەسلێک کە ئێستا هاتوۆسە خیابانەکە خەریکە مەسئلەی کوردستان باسەکە خەریکە مەسئلەی ژنی کورد باسەکە خەریکە قارەمانیەتی کورد باسەکە خەریکە ڕۆڵی کورد لە ڕزگاری ئێران باسەکە. من پێم وایە ئەمە ئەو تەبلیغاتی کۆماری ئیسلامی بە تەواو معنا خۆنسا کراوە و جێژی نەکرد. بەڵێ کاک ڕەفیق خۆتان ئاماژتان پێدا کە ئەم شۆڕشە بە تاقی تەنیا بە کوردستان پێک نایەت. ئێمە خۆمان بینیمان کە ژنان پێشەنگی ئەم ئاخێزە بوون کە ئێستا لە ئارادایە بزوتنەوەی ژنان لە مەیداندایە بزوتنەوەی خوێندکاری لە مەیداندایە. دەبێت چی بکرێت کە باقی چین و توێژە کۆمەڵایەتەکانی دیکە بێن
بێنە پاڵ ئەم ئاخێزەدا و ئەم خۆپیشاندان و ئەم ئاعتساباتانە بە سەرکەوتن بێت. ئەو جێگای بۆ کوردستان هەڵەگەڕێتەوە دیارە بڵێ تەواوی کۆمەلگای پێوە دەرگیرە لەم ئاخێزە ئاوانە، بەڵام لە ئاعتسابەکان وا بووە دووسێ ئاعتساب لە ماوەی یەکمانی ڕابردووە کراوە، هەر دووسێ ئاعتسابەکەی سەرکەوتوو بووە و سەر تاسەری ئەو کوردستانە ئەوەی کە لە ئێران خۆی بە کورد دەزانێت حتا بە ئیلام و کرماشانیژەوە دوکان و بازاری داخست و پەیوەست بوو بەو ئاعتساباتن. بەڵام لە غەیرە کوردستان بۆ جنبشهای بەتایبەتی بۆ مناتقی دیکەی ئێران پێم وایە ئاعتسابات زۆر دەتوانێت کلیدی بێت و ئەم شۆڕشش فقط بە ئەوانەی لەسەر شەقامەکان ناکرێت، دەبێت چین و توێژهای کۆمەلگا پێوە پەیوەست بن، مەسەڵەن وەکو خوێندکاران کە ڕۆڵێکی گرنگیان بۆ لەمبارەوە. بەڵام ئەمە کارێکی دەستە جەمعی و گشتیە، ئەمە بۆ ڕەهاییبوونی کۆمەلگایەکە بە چینگی ئەم جمهوری ئیسلامیەوە تەنها بە کۆمەڵێک جوانی سەر شەقام ناکرێت، دەبێت هەموو کەسی تیا دەخیل بێت. مامۆستایان پێشووتر کە حقوقیان خۆرا بۆ ئەعتسابیانە کرد، دەبێت ئێستا بێنە خیابان و ئەعتسابەکەی خۆیان دەست پێ بکەنەوە. چۆزانم ئەو چینە کۆمەلگایانە ناو کۆمەلگا دەبێت هەموو کەسێک هەر شتی پێکردی نابێت دریغی بکە بەتایبەتی لەم شەرایەتە ڕیشتیەکان چۆزانم حتا بە قشتی مەذهبی کۆمەلگاشەوە نابێ بێدەنگ لە ئاست ئەم بەتایبەتی لە ئاست ئەو جەنایەتانێکە ئەیکرد. بۆیە ئیدامەدانی ئەم بزوتنەوەیە پێم وایە دەبێت بە سازماندەیەکی هەدەفمەند و لەلایەک و لە ئین حاڵیژە بە پەیوەستبوونی چین و توێژهای دیکە ئەکرێت. ژنان کە خۆتیش باست کرد ڕۆڵی کلیدیان بۆ لەم شۆڕشە دەیبینین پێشەنگی ئەم جنبشە ژنان بووە، ئەسڵ بە شۆڕشی ژنان ناسراوە کە ئەوە یەکێک لە شانازیەکانی ئێمەی کوردستانە کە ئەوە 40 ساڵە بووی مبارەزاکەی و هیوادارم هەر بەوەش بناسرێتەوە چۆن ژن دەتوانێت ڕۆڵێکی گەورە لە داهاتوی ئێرانیژا بگێڕێت و دوای کۆماری ئێستامیژەوە. بەڵام غەیرە ژنان غەیرە توێژی ژنان من پێم وایە غەیرە بزوتنەوەی ژنان یا غەیری ژنان خۆی دەبێت ئەخشاری کۆمەلگای پێ و پەیوەست ببن. ئەمەش هەمووی بە ئۆتۆریتەیەکی مەسەڵەن فەردی ناکرێت، دەبێت ئەحزاب نەخشێکی کاراتر بگێڕن لەمبارەوە، ئەحزابی ڕۆژهەڵاتی کە بانەفوزن لە نێو کۆمەلگاکەی خۆیان ناوبەت بە تایبەتش وەڵامی خۆیان وەرگرتەوە لە کۆمەلگای خۆیان کە نفوزیان تا چه حدێکە دەتوانن دەخالەتێکی زۆرتر بکەن بە فەراخانهای متعدد بە دەرخاستهای متعدد و نێڵن ئەم جنبشە ئاوا لەلایەک سەرکوب بکرێت لەلایەکە ئەو جنایەتانەیە کە مەسەڵەن لە کوردستان بە تایبەتی و لەسەر تاسەری ئێرانیش دەگوزارێت دەبێت منتەقلی بکەن بە نەهادهای حقوقی بەشەری و سازمانهای گەورەی جیهانی. بەڵام ئەو جێگای بۆ کوردستان و بۆ ناوخۆ بۆ جنبشەکەگەڕێتەوە تەقویەتی بکرێت و هەوڵ بدرێت خۆی زیاتر لەگەڵی ببینێتەوە و ئەگەر فرۆکەشیش بکە و قسە ئەگەرەکەم ئەگەر فرۆکەشیش بکە تازە هەرچەند انقلابی دنیاش خۆ بە یەکشەوە بە دوو ڕۆژە بە یەکمانگی بە سەرنجام ناگە. بەڵام من بۆ خۆم لەوانم پێم وایە ئەم ئاخێزە ئاخێزێک نییە کە سەرکوت بکرێت و بڕواتە ماڵەوە. پێشووتر مەسەڵەن خامنەی دەهات قسەیەکی یەکرد لە جمعەیەکە یا لە وتارێکیە ئاوی یەکرد مەسەڵەن بە خەیاڵی خۆیان بەسەرەوە ئاگرە. بەڵام دیارە کۆمەلگا عبوری کردووە لەوانە، کۆمەلگا لە ئیسلاح تەڵەبی عبوری کردو، کۆمەلگا لە نظام عبوری کردووە و خەریکە بەدەنەی ئەم کۆمەلگای لێ هەڵوەریوە، مەشروعیەتی لەدەستاوە، هیچ توانمەندی تەنها تەوانێکە کۆماری ئیسلامی بەدەستیماوە هێزی سەرکوتکەرە کە ئەویش زەرفیەتەکانی ناتوانێت تا سەر زەرفیەتەکانی مەحدودە خۆ ناتوانێت تا سەرنجام لەگەڵ ئەم خەڵکە قەتڵ عام کات و کوشتار بکات. خۆ بەتایبەت من بۆ کوردستان دەڵم پێم وایە ئەگەر ئیدامەی ببێت ئیتر هێزی چوزانم ئەوانەیە کە لەگەڵ دەوڵەت کاریان کردو یواش شواش پەیوەستە بن بە خەڵک و دەبێت وا بکەن و ئەمە شرایەتێکە من پێم وایە هەموو کەسێک لەمسی کردووە و ئەوان زیاتر لەمسیان کردووە. ئەم بۆنی ئەم شۆڕشە زۆرتر بەلوتی ئەوانە گەیشتووە، ئەوان زیاتر ترسەکان لێ نیشتووە، دەبێت لێ هەڵوەرێت و قدرەتی مقاومەتی لێ
وەربگیرێتەوە لە کۆماری ئیسلامی خەڵکیش دەستەنیایە و بەدەستی خاڵی ئەمەی پێ ناکری بەڵام ئەگەر کورد خۆی و ئۆپۆزیسیۆنهای ئێرانی و کولەن کۆمەلگای ئێرانی بتوانن دەوڵەتانی دنیا بێرن کە حفاظت بکەن نێڵن ئەو سەرکوتۆ ڕبع و وحشەت و چوزان ئەو قەتڵ ئەمە بکەن دەتوانێت مؤثر بێ بۆ ئیدامەدانی ئەم ئاخێزە بەڵام لە گۆشە و کنارەوە خەڵک هەر مبارزاتی خۆی ئێدامادا بەتایبەتی ئێستا بۆ بەیانی فراخانێکی سەرتاسەری دراوە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە فکوسەکە نابێت لەسەر کوردستان بەو حجمە بمێنێتەوە و کورد بۆ خۆی نابێت ئەو زەڕەبینە زۆرتر لەسەر کورد دەبێت شارەکانی دیکە ئێرانیش بێنە خیابان و لە کوردستانیش ئەو شارانەیە کە بە هەر دەلایلێک چۆزان بەتایبەتی دەلایلی ئەمنیەتی وجودی هەیە بێدەنگ بوون ناکرگی لەو شرایەتە بێدەنگ بن پێم وایە ئەمە دەبێت جنبشی سەرتاسەریەکەی بۆ هەستێنینەوە و نێڵین ئەو قەتڵ ئامی بەتایبەتی لە کوردستان ئاکرگیت ئیدامە پیا بکە ئەوە کاری ئەو ڕۆژانەیە کە هیوادارم بە هەموو لایەوە تا سەرکەوتوو بین هیوادارم جنبشی کوردستان و جنبشی سەرتاسەریش کە ئیتر خەڵک وەزاڵە هاتوون ئیتر خەڵک زیاتر لەوە تەحملیان نەماوە ئەوەی تو ئەیبینی هەمومان دەیبینین لە ڤیدیۆ بەرحاڵ بە ارتباطاتی خۆمان دەیبینین کە هەموو کە نشات پیاکەم بەدەست ئەم کۆماری ئیسلامیەوە ژیانی بۆ خەڵک نەهێشتوێتەوە ماڵی وێرانی دروست کردووە بەدبەختی و بێکاری و سەدان بەڵای کۆمەڵایەتی بەسەر ئەم کۆمەلگا زاڵ کردووە لە توولی ژیانی حیاتی خۆیەتی وەختی گەیشتووە خەڵکی ئێران لەوە زیاتر من بە هەلێکی ئەزانم لەوە زیاتر ممکنە هەلی ئاوات بۆ نەڕەخسێت کە خەڵک ئاوا بە تەجەموعیکی وەسیعی و سەرتاسەری جارێکتر بۆت کۆ بێتەوە ئەو جێگایی هەڵەگرێتەوە بۆ دفاعی نێونەتەوەی کە هەمومان دەزانین کردویانە ئیتر ئەوانش مەنافعهای بەرژەوەندی خۆیان تاقی بکەن بەڵام ئەوەی کە مەربوط بێ بەوەی کە پشتیوانی لە خەڵکن کراوە ئیتر هیوادارم شۆڕشی کوردستان و شۆڕشی گەلانی ئێرانیش بەگشتی ئیدامە پیاکات و سەرنجام هەموو کەسێک نەجاتی بێ بەدەست ئەم ڕژیمە و چون خەڵکی ئێران و خەڵکی کوردستان بە تایبەتی شیاوی ژیانی باشن شیاوی ژیانێکی ئاسوودەن پێویستیان بەوەیەکە بەحەسێنەوە وەکو هەموو وڵاتانی پێشکەوتو وەکو هەموو مرۆڤێکی پێشکەوتوی ئەو دنیا ژیانێکی مناسبتریان بێت تا ئەو کوشت و کوشتار و تا ئەو قەتڵ و ئام و تا ئەو موسیبەتانەی کە هەموو ڕۆژێک بۆیان تکرارە بێت و هەموو ڕۆژێک بۆیان تکرارە بێت خۆ ئەمڕۆ مەسەڵەن بە فیشک دەیان کوژن خۆ پێشەوەی فیشکیان لێ بدات بە ئاعتیاد دەیان کوژێ بە جۆرهایی مختلف ڕۆژانە دەرگیری کوشت و کوشتارە خۆ خەڵک ڕێژەی خۆکوژیەکان ئێمە ئاماری خۆکوژەکانە بینین لە ئێرانە چۆنە بەتایبەتی لە کوردستانی ژا ئەیبینی چۆنە دێوە خۆش کوشتنە خۆ کوشتن هەرەوە نیە بە فیشک حتمەن بیکوژێت ئەسڵەن بەشێکی ئەو خۆڕاگریش لەوە هاتووە من زۆر خەڵک جوانان دەڵێن جاخۆ هەردەمان کوژن خۆ ئەمڕۆ نەمان کوژن خۆ هەر بەیانی هەردەمان کوژێ حکوومەتە خۆ بەیانی لە زیندانی کوژێت دوو بەیانی بە ئاحتیادی کوژێت یعنی بە ئەنواع و ئەقسام خەریکی کوشت و کوشتار و خەریکی جەنایەتە بۆیە خەڵک کۆڵ نادەن و هیوادارم کۆڵیش نەبێت و دەبێ هەمومان بە تەواو وجودمانەوە پشتیوانیان بین و لەگەڵیان بین تا سەرنجام دەگەین بە مەقصدی نەهایی کە ڕزگاریمانە و ڕۆخانی ئەم کۆماری ئیسلامیە. بەڵێ کاگرفێخ ئێوە لە دەرەوەی وڵاتن من بە ئەم پرسیارەش بکەم کاردانەوەی ڕاپەڕینی جیهانی ئێرانیان لە دژی کۆماری ئیسلامی تا ئێستا چۆن بووە هەڵوێستی بیرروڕای گشتی لە دەرەوەی وڵات ئێوە چۆنتان دیوە؟ ئەو جێگایە کە هەڵەگەڕێتەوە من پێش باسیژم کرد لە قسەکانمان هەبوو ئەو جێگای هەڵەگەڕێتەوە بۆ سەر دیارە بە تایبەتی لە ئوروپا کە محافزە کارترن وڵاتانی ئوروپایی ئەو جار زۆر توندن ئەنە زۆر بەو ڕاگەیاندن و بەیانی خۆیان لەحنیان تونتر و بە پێچەوانی ڕابردوو محافزە کارانە نییە ئەوە بۆ خۆی خاڵێکی پۆزیتیڤە ئەو جێگای کە هەڵەگەڕێتەوە بۆ مجامعی نێونەتەوەی سازمانی ملل دیارە لە گۆشوکنارەوە قسەی کردووە بەڵام ڕاستەخۆ نەهاتوە سەرخەت کە بەرحاڵ دەخالەت بکات و ئەتڵاعیە بدات و محکومی بکە بە جدی ئەو جێگایش کە هەڵەگەڕێتەوە بۆ سەر دیاسپۆرای کوردی و غەیرە کوردی ئەوەی کە مەربوطە بە ئێرانی ڕۆحێکی گەورە وجودی پیا کردووە لە نێو خەڵکە هەرچەند من پێم کافی نییە بە تایبەتی بۆ کورد پێم کافی نییە ئەو ئاکسیۆنانێک کە ئەگیرێت ئاکسیۆنایەکی ناڵم کەم و چۆزانوانە بەڵام کورد دەبووایە ئێستا
هەرچی جوانی و ئەوروپا دەبواە ئێستا بەردەم سەفارەتەکان چوزان بەردەم ڕێکخراوهای حقوقی بەشەری ئەم وڵاتانیان چۆن نەکرداوە چادریان هەڵبدات خۆ مەسەڵەن خەڵکی جوانی شاری سنە بیستشەوە نەخەوتوەی تر بیستشەوە خەریکە مەقاومەتەکە دەبا کوڕە جوانەکانمانیش لە ئەوروپا بڕۆن چادر هەڵبدەن لەبەر سەفارەتەکانە بخەون وەختی ئاعترازە وەختی ئەوەیە کە دنیا بێنە سەر ئەم وەزعێتە من لەو بارەوە بەش بە حاڵی خۆم لە دۆسێ شوێنیشتیجا قسەم کردووە و جێگای کە دەنگمە ڕۆیشت وەکو خۆم ئەو گلەیم کردووە و هیوادارم بە تایبەتی نەسڵی تازەی ئەوروپایی ئەوانێک لە وڵاتانی ئەوروپان ئەوانێک لە دەرەوەی ئەوروپاشن لە وڵاتانی لە دەرەوەی کوردستان و ئێرانن بێدەنگ نەبن لەم شرایەتە پشتیوانیان دەتوانێت زۆر کۆمەک بکە ڕۆح تەقویتی ڕۆحیانەکە و دەوڵەتانیش دەبێت لەمسی بکەن دەبێت ئەگەر بە ئاپۆرای هەزاران کەسی ڕێپەیوانی ئەو وڵاتانە ڕێک بخریە بەبێ ئەو تێکەڵکردنی ئایدۆلۆژیای یا بەرحاڵ هەڵکردنی ئاڵاهایی مختلف وەکو خەڵکەکە چۆن لە خیابانەکە خۆ خەڵکی هاتون لە خیابان ئاڵایەکان ئەو خەریکن ئیدئۆلۆژیەکانی خۆیان شەڕی بکەن لە ئەوروپا دیاسپۆرای کوردی و دیاسپۆرای غیرە کوردیش من پێم وایە وەختیەتی کەس لە ماڵی خۆی دانەنیشێت و هەر کەسی هەرچیک لە توانیا هەیە دریغی نەکات سندوقهای کۆمەکات دەبێت کۆ بکریگێتەوە چۆزانم ئێبتکاراتی یەکجار زۆر وەسع هەیە کە خۆشبەختانە کوردیش بێشارەزانیە لەم بارەوە یعنی بێ ئەزمۆن نییە دەتوانێت استفادەی لێکە بەڵام ئێستا بەرخەلافی ئەوانێ ڕابردوو مەسلەیەکی حیاتیە مەسلەی گیانی خەڵکە مەسلەی جوانانی خەڵکە و دەبێت دەست هەموو کەسێک کارەکە دەست لە کارەکەی بکەیت دەست لە ژیانی هەڵبگرێت ئەگەر زەرێک و ماڵوێرانی کە با بەسەر هەر هەموو کەسێکمانە ببێت با بەسەر تەقسیمیکەین بەسەر هەمومانە وەختی ئەوەیە کە شەو ڕۆژمان بۆ نەبێت دڵمان و دەروونمان و کارمان و کردەوەمان دەبێت لەگەڵ بەتنی ئەو کۆمەلگا بێت لەسەر شەقامەکانی ڕۆژهەڵات بێت لەسەر شەقامەکانی ئێران بێت من ئاوایە بینم بەڵام تا ئێستا وێڕای گەوکە بەعزێگیلەی هەیە بەڵام من بە پۆزیتیڤ ببینم سەرجەمی پێم وایە مەجامعی بین المللی و خەڵکی ئێرانی غیرە لە دەرەوەی وڵات توانیانە حزورێکی پڕنگ پیاکەن بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر مهم بووە لە تویتر ژینا بوو بە سمبۆلێک بوو بە هێمایەکی جیهانی کە ئەوانە کارهایەکی مفیدن بە عقیدەی من کە ئێستا لە دنیا دەمان ناسن لە دنیا خەریکە سەرنجی ڕەبۆڕاکێشی میدیاکان باسیەکەن تەلەڤیزیۆنەکان باسیەکەن ڕۆژنامە گەورەکان کە پێشووتر قەت خۆیان لە ڕووداوەکانی ئێران نادا ئەمڕۆ خۆیانی لێتن مەسەڵەن لە وڵاتی وەکو ئاڵمان ڕۆژنامەی بیلد و مەجەلەی شپیگل هەیە کە دوو ڕۆژنامە و مەجەلەیەک و ڕۆژنامەیەکی مهمی ئاڵمانین کە پێشووتر قەت خۆیان لە ئەتفاقاتی ئێران نادا هەموو ڕۆژی تیتری ئەوڵی ڕۆژنامەکانیان باسی ئێرانە ممکنە منەوەی بزانم بەڵام بۆ سەر تاسەری جیهان من پێم وایە دەنگی خیابانی ئێرانی گەیشتووە بە مەجامعی بین المللی. بەڵێ کاگرفێق خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێکرد ئەم ئاخێزە چەخماخی ئەم ئاخێزە بە کوشتنی مەرگی مەحسای جوانە مەرگەوە دەستی پێکردووە هەر ئەتا ئێستاکە شەروە بەردەوامە جیاوازی و تایبەتمەندی هەیە ئەم ئاخێزە لە چاو ئەوانی تر جیاوازەکانیشی ئەوڵەن بە تایبەتمەندەکەی کە خۆشتان ئاماژتان پێداکە ژنان پێشەنگی ئەم ئاخێزن و خوێندکارانیش کە ڕۆڵێکی زۆر بەرچاوێن گێڕاوە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە زۆر خەڵک هاودڵن و هاوپشتی یەکن لە بەشی سەراسەریەکەیدا ئێوە ئەگە بتانەوێت لە کۆتایی قسەکانتاندا شتێک بڵێن فەرموو. وێڕای سپاس بۆ ئێوە بۆی دەرفەتەی کە لە اختیار منتاندانا من پێم وایە ئەو ڕۆژانێکی چارەنووسسازە بۆ هەمومان یعنی بۆ هەموو کەسێک بۆ مرۆڤایەتی بەگشتی بەڕاستی لەم ناوچەی لەم خاوە چۆن ڕۆخانی کۆماری ئیسلامی زۆر وڵاتانی تریژە ڕزگارەکە وەکو جاڵجاڵۆکە پای لە هەموو وڵاتان لەیە ئەو جێگایش کە هەڵەگەڕێتەوە بۆ خۆمان لە کوردستان بۆ بەگشتی بە ئێران بەڵام لە کوردستان ئیتر کاتیەتی یعنی بە لەحازی تاریخیش و زمانی گەیشتووە کە خۆمان نەجات بدەین بەدەست ئەم وەزە بەڵام ئەمە پێویستی بە ئیتحاد و بە یەکگرتوویەکی قەویتر هەیە پێویستی بە مشارەکەتێکی زۆرتر و بەرفراوانتر هەیە و ئەو قشتە بێدەنگە کە بەرحەڵ بە هەر دەلایلێک کە پێشووتر ناهاتن من پێم وایە وەختی خۆشاردنەوەیان نییە
ینی وەختێک کاتی ئەوە نییە تەوقعم نییە هەموو کەس خۆزگا وا بوات هەموو کەسی لەسەر شەقامەکان بووە لەگەڵ ئەو کوڕە جوانانە بەڵام بمبورن ئەوە تەلەفۆنەکەم تەوقع ئەوە نییە کە هەموو کەسێک دەبێت لەسەر شەقامەکان بێت و لە بەرامبەر تانگەکان بێسێتەوە بەڵام ئەوەی لەم ڕۆژانە ئەوەی دەبینێت و لە ماڵ دانیشتووە و هیچی نەکردووە من بە دوور یەزانم لە دەرونی خۆیان هەستێکی ئینسانی خەوت بێت جگە لە مەسئلەی نەتەوەیی و قەومی و مەسائلی تر هەر بە لەحاظی ئینسانیە و ناتوانێت تەحملی بکە چۆنە مەسەڵەن لە شاری سنە قشتێکی تر یا خەڵکێکی تر بازاڕی دەوڵەمەندێک هەرچی لەنێ ئەو کۆمەلگا چۆن دەتوانێت ڕۆڵەکانی پەرپەر بکرێ لە سەر خیابانەکە بەڵام بێمەوزۆع بێت و یا بێ هەڵوێست بێت بۆیە ئەم گەلە کۆما ئەم هەڵمەتە گشتیە زۆر ئەتوانێت خزمەت بکە حتا بەوەی کە سەرکوتەکان کەمتر بکرێتەوە ئەگەر حەشیمەتەکان زۆرتر ببێ بۆ نمونە مەسەڵەن ئەگەر لە شاری سنە 1000 کەس تێنە سەر شەقامەکە ئەگەر 10,000 خەڵک بێت ئاخر دەستگای سەرکوب ناتوانێت ئاوا بەرخۆردی لەگەڵاکە بۆیە دەبێت بە سەریعی خەریک بەو مەسیرە بڕۆین کە بتوانین مشارەکەتی خەڵک زۆرتر پێ و پەیوەست بکەین اعتصابات بکرێت هەرچەند اعتصابات لە کوردستانە ممکنە تعیین کننده نەبێت چۆن نەکارخانەهای گەورەی هەیە نا چوزانم سۆکانی اقتصادی ئێران بەدەستەوەیە کە پێ بڕۆخێت بەڵام با دەتوانێت داخستنی دوکان و بازار هەر هەفتێکی دوو ڕۆژی ببێت تأثیری ڕۆحی هەیە تأثیرێکی مانەوی هەیە لەسەر کولی کۆمەلگاکە قسەکەم ئەوەیە لە کۆتاییەکە هیوادارم ئێمە بە کەمترین خەسار بەڵام ئیتر ئەو شۆڕشە وانیە کە بڵێ تازە لێمان شەهید بوو بێت وانیە کە بڵێ تازە لێمان بریندار بێت ئەوە 40 ساڵە مبارزاکەین لە توولی ئەو 40 ساڵش هەزاران کەنیش کوڕمان لێ شەهید بووە ڕۆحیە خۆمان تەقویت بکەین بعضی ڕاگەیاندن لەگەڵ احترامە بعضی ڕاگەیاندن ڕەنگە بێمەسئولانە بەرخۆرد بکەن وەختیەوەیە کە هەموو کەسە تەقویەتی ڕۆحی بکە نەکەوێتە دێو شەڕێکی ڕەوانی کە ڕژیم پەرەی پێ بدات بە ئەنسجامێکی وەسیع بە ئەنسجامێکی گەورەوە قەویەوە ئێمە دەبێت حرەکەتەهای داهاتوومان ئیدامە بدەین و ئەو شۆڕشە سەرنجامی هەر بە ئاکامەگا ئەو ڕۆنە بە بەیانی بێت هەر بە ئاکامەگا بەڵام ئەو خەڵکەی کە لەسەر ئەو شەقامەن زۆر قابلە تەحسینن ئەو کوڕکچانەی کە شەوانە من بەش بە حاڵی خۆم ڕەنگە ارتباطاتێکم ببێت دەزانم چۆنن ئەوانە لە گیانی خۆیان یاسبوون هەراسانن کەم دەرامەتترین خشتی ئەو کۆمەلگان منداڵی هەژار و ڕووتی ئەو کوردستانن خەریکن شەڕەکەن ئەوان شەڕ بۆ خۆیان و بۆ ڕەهایی خۆیان و بۆ کولی کۆمەلگاکەی ئێماکەن بۆیە حەق نییە کەس ئەو ڕۆژانە خۆی بدزێتەوە حەق نییە ئەو ڕۆژانە کە کەس کەمکاری بکە حەق نییە ئەو ڕۆژانە خەڵک بە ئیستراحەت دابنیشێت بۆیە هەموو کەسێک دەبێت تەلاش بکەین هەموو کەسێکمان هان خەڵک هان بدەین بەڵام بە سازماندەییکی مۆنەزەمتر و بە ئەنسجامێکی گەورەترێکەوە هیوادارم ڕۆژەکانی داهاتوو شاهدی بەرفراوانتر و وەسعتری جنبشە سەرتاسەریەکە ببین. بەڵێ زۆر سپاس بەڕێز کاگرەفێ حسەین پەنایی بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە پێشکەشتان کرا هەر ئێستا لەگەڵ بەڕێز کاگرەفێ حسەین پەنایی بوو کە لەسەر خۆپیشاندان و ناڕزایەتەکانی ئێستای ئێران باسمان کرد. بینەرێک پەیامی ناردووە لە شاری سنە نووسێتی سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش. کۆچی مێژووی کانی میران دەبێت جارێکی تر ڕێک بخرێت. ئەم جارە کۆچ بەرەو شاری سنە کوردستان خاوەنی ئەزمموی مێژووی سەرکەوتوانەیە بۆ دەربڕینی ناڕزایەتی بەم حکوومەتە جنایەتکارە و پاڵپشتی لە سنەی سوور دەبێت هەموو شارەکان بەرەو سنە کۆچ بکەن. تکایە ئەم پەیامەم لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوتان خوێندنەوە تا بینەرانی لێ ئاگادار بکرێتەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرەکە لە شاری سنە ئەم پەیامەی ناردووە. ڤیدیۆشمان بواتووە لە شارەکان کە هەر ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی هەروە بەردەوامە. ئەمە ڤیدیۆکان حتمما دەدەینە بەشی هاوڕێیانی ئۆتاق فەرمان و لە زووترین کاتدا بڵای بکەنەوە ئێوەشی لێ ئاگادار بکەن.
بەداخەوە کە بەرنامەکەمان ڕوو بە کۆتایی دەڕوات. ئێمە چاوەڕێی هەواڵ و راپۆرت و وێنە و پرسیار یا هەشتێکی کە ئێوە دەتانێت لە تەریق تەلەگرامەوە کە ژمارەکەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەیبینن بینێرن و چاوەڕێتانی و ئێمەش حتمما هەواڵ و راپۆرتەکانتان یا وێنە و ویددیۆکانتان کە ناروتانە بڵاوی دەکەینەوە بینەرانی لێ ئاگادار دەکەین. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵما بوون. تا شەوێکی تر هەرشاد و بەختەوەر بن و سەرکەوتوو بن. بۆ هاتنە کۆڵانی ساماوە بۆ ترس و ماچە تێکەڵاوە بۆ خوشکی من و خوشکی تۆ خوشکەکانمان بۆ دارزان و گۆڕانی مێشکەکانمان بۆ ڕوو زەردی و سیای و گیفانی خاڵی بۆ باوک و نەداری و ژیانی تاڵی بۆ مناڵی کار و دەست فرۆشی بۆ کۆڵبەر و ژنی هەتی و لە کۆشی وای چی بۆ گۆڕستانی ئاوات بۆ جادە قەیدار و بووکانی بێزاوات زیندان و کەلەپچە و گوناحی نەکرد و ڕۆژینەوە و درود زەنجیانی بابرد و بۆ ناڵە و گریانی بێ کۆتایی بۆ نیگاری دووبارەی ڕاهایی بۆ پێکەنینی ڕوخساری ماندوو بۆ خوێنگە و خوێندەوەر بۆ داتوو تکرارا بۆ نخبەکانی زیندانی بۆ ناڵەکانی ئەفغانی بۆ کرماشان و ڕووخان و وێرانە ماڵی بۆ درۆ و درۆشم و شوعاردانی تو خاڵی بۆ کەوتە خوارەوەی فڕۆکە بە قەستی بۆ ئارامبوونەوە و بێهەستی بۆ تیشکی هەتاوی لە دوای شەوی سەرکەوتن بۆ قورسی ئاساب و سەرێشە و خەوتن بۆ کچەی کوڕبوون بوو بە ئاواتی بۆ ژن و ژیان و ئازادی بۆ ئازادی بۆ ئازادی برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی